ئەمڕۆ دەور تەسلیم کرا لە نێوان کابینەی 89 لەسەر دەستگای گشتی کاروباری مین بەخێرهاتنێکی گەرمی بەڕێز کاک عەبدولجەبارەکەن کە ئەمڕۆ ئیستیلامیان بەرپرسیارەتیە دەکات کە جومگەیەکی گرینگە دەستگایەکی زۆر گرینگە لە چارچێوەی پەیکەری حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتێکی مرۆیی پێشکەش بە خەڵکی کوردستانەکە طبعا ئەو کێلگەمی ڕێژکراوانەی کە تا ئێستا عیلاج کراون تقریبا 2 لە سەرسەی تەواو بووە بەڵام کارێکی یەکجار گەورە هێشتا ماوە دیارە ئەو ئاڵوگۆڕە سەرنجامی ئیستحقاقی ئینتیخابیە کە یەکێک لەو دەستگایانەی کە بەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت دەستگای مین بوو لەسەر ئەو ئەساسە و ئەو دەستگایەکی نیشتیمانی و نەتەوەییە و خزمەت گوزاریە ڕاستەوخۆ پارێزگاری لە ڕۆحی خەڵکی کوردستان دەکا و پاکردنەوەی خاکی کوردستان لە پیسبوون بە مەوادی متەفەجیرات ئەوانەی کە ساڵانێکی دوور و درێژە حکوومەتەیەک لە دواییەکانی عێراق داگیرکەرانی کوردستان لە خاکی کوردستانیان بە مین چێندراوە و ئێمەش لەوە دوا بە هاوکاری تەواوی ستافی دەستگای مین بە تاکید هەوڵ دەدەین بۆ ئەوەی زیاتر لەو بوارە خزمەت بکەین و خزمەتەکان بخەینە سەر خەرمانی ئەوان و ئیشەکانی ئەوان بەرەپێ بدەین.